باشە میرە ئەوە تو بەخورا سرم بلندەکە سرم دەسوڕا هاو لە قەلبم نمابوو ئاوی دەخۆی پێشوادەی نییە ڕاستان پارمدا و نووسم چیهان خەوی قۆڕ ئەیم دیتە نەفەری وام دەدیتۆ لە ئیتیدائی لەگەرم بووە هەروەشی خۆشی بوو وەزەم گەورە بوو خوانەکە ڕاست نابینم نازمەکریم چێش کاکدان نازمەکیان گوتی ئاتو کۆرە بوو کۆرە بوو ئەتو قەلبت مەکر و نازات و ماتمە خۆش دەبم لە چێ؟ سلااوشتانێ بکە کاکە سلااوتان لێبی هەینێ مولایەک پیرۆز ئەوچەوە نەم بۆ سەلامەکاتیا وەڵڵا سەرزگی بووە هەر ساک بنە لە خۆشیداب ئینشاءڵڵا برا گەورەی دلوقتي تأخير هذا ما ضروري فلتري مكاناني فلتري من سبي دقا ولوتي باشا خلاص كم هي والله اوي بكار بينن كرقتك جانا كرقتك جانا قرباني والله انا زموت باقتك داش ما عندي بوم شيركا وطاني بجماعات هوادارم هم لا هر باش بن شو قاري هم لا شي باش سنابەکە کاکەدانا زۆر کەس لەکنی نییە یان زۆر کەس داوای دەکرد سنابەکە لێر دادنێم لە ئەوڕۆپاش لەوێندەر بەردەوام دەبین و ئینشاءڵڵا شتی جوان و ڕێکپێکتان لە بۆ دەکەین لەوێندەر لێرە ئادیکەن لە بیری مەکە چاوتان ماز دەکەم سپاس لۆ هەملایەک مەدرسەی کودانشتی ناموها هەلەگاو شێرەگاو میرەگاو برا خۆم دانەکە دەزە پۆست خۆی دەکەم ئەوە چیەوە؟ ژێرەکە بزانم بەس لەژێ پاری خۆت ئەخوانە بێشی ئەوە چیەوە چ گۆرانیشانێدایە؟ ئەوە چیاوە عەلی؟ ئەوە چێ بیرالۆ؟ ئەوە چیاوە؟ کا گۆرامە خێر بێ شێر گۆڵ ئەوە چ بنێ؟ هێپ لە قەبریێش دادت ئەگەمەستم چای دەخۆم ئەگەمەستم ماستم ماستم ئەوە ئەوڕۆ سێم تیام برێ بەخوای ڕەنگی چامەرگی تێواخکە ئەوەت شادەنم لە خێش سایدە ئەوە چیا پێشەنگ برای من پێشەنگ با قوربانت لێرەیە برای منم